فرمو دایکی ئەمینە. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا دادەگیان. بەڵێ پرسیاری یەکەمم من وەکو خۆم داوای چیم کردووە لە خوای گەورە ئەلحەمدوللا خوای گەورە دوعاکانی لێ وەرگرتم و لە دنیای هەمووی بۆ جێبەجێ کردوم. بەڵێ الحەمدوللا. براکەم بەڵێ فەرموو. بەڵێ پرسیاری دووەمیشیانم ئێمە پێنج خوشکین هەموومان زەواجمان کردو چۆنمان زەواجمان کردو خوشکێکمان لەسەر ماڵ ماوە ئەو خوشکەی سەر ماڵم زۆر نەگونجاوە لەگەڵمانە یعنی کە ئەڕۆینەوە بۆ میوانی هیچ گرنگیەکمان پێ نادا هیچ خۆشەویستێکی نییە بۆمان یعنی تەنانەت وامان لێ هاتووە کە سەردانی دایک و باوکیشمان نەکەین لەبەر ئەو خوشکەمان ئایا ئێمە تاوانبارە بین؟ بەسەر چاو بەڵێ پەیامەکەت گەیشت. پرسیاری سێمیشم ئەفو براکەم پرسیاری سێمیشم ئەلحەمدوللا من مناڵەکانم دایمەن بە زیکر و یادی خوای گەورە فێر کردووە تەنانەت مناڵی بچوو 3 ساڵ و 4 ساڵم هەیە کە ئەڵێم کێ ئەوێ کۆشکێ لە کۆشتەکانی بەهەز وەرگرێ با بۆ خۆی ئەو زیکرانە بکە سبحان الله ئەلحەمدوللا ئەمانم ئایا مامۆستا لەم کاتەیە من هیچ ئەجر و پاداشتێکم بۆ ئەنووسرێت؟ بەڵێ تەواو بەڵێ برا بەڕێزەکەم مەمنونم دەستە خۆش بێ. دایکی ئامینە خوشکی بەڕێزم دەستەکانت خۆش بێ و پرسیارە جوانەکانت خوای گەورە ئاگای لە تۆش بێ. دایکی ئامینە دەفەرمێ سێ پرسیاری هەبوو یەکیان داوای چی لە خوا کردو خوا پێی بەخشیوە ئەلحەمدوللا ئەوە سوپاسی ئەڵڵای دەوێ ئینشاءڵڵا تۆش زیاتر وەفادار بە بەرامبەر بەو پەروەردگارەی کە جوابی هەمومانی داوەتەوە بەخوا هەموو وەڵامی پرسیارەکانمان دراوەتەوە ئێمە دەبێت دوو شت لێک جیاکەینەوە حەزمان لە چییە یان چیمان بۆ باشە ئەم دوو شتانە تێکەڵاو نەکەین وەڵڵی چی بۆ ئێمە باش بێ داوامان لەخوا کرد بێ پێی بەخشیوین بەڵام مەرج نییە هەموو جارێت چیمان پێخۆش بوو بێ خوا پێی بەخشیبین چونکە زۆر جار تۆ شتێکت پێخۆشە بەڵام عاقبەتی بۆ تۆ خێر نییە بەڵام بۆ تۆ ناگونجێ بۆیە زۆر جار ئەو شتانی کە نەماندراوەتێ ئەوە بۆمان باش نەبووە ئەینا ئەو خوای ئەرحەم الراحیمینە یەقینتان هەبێ بەڕێزان هەرچی سوودی تۆی تێدا بێ و مەسلحەتی دنیا و قیامەتی تۆی تێدا بێ خوا داوای کەسی ڕەت نەکردوێتەوە بەڵام حەزی دڵی تۆ لە چییە و تێی ناگەی و دواتر خوا بۆ دڕون دەکاتەوە لە قیامەتە ئەمە ئەو بابەتەیە کە هەندێک خەڵک لێی تێک دەچێت بەڵام دایکی ئامینە سوپاس بۆ خوای گەورە قەناعەتی بەوە هەبووە ئەوەی کە خوا بە چاکی زانیوە بۆی پێی بەخشیوە و ئەویش ئەوەی بە چاک زانیوە کە ئەڵڵا پێی بەخشیوە سبحانه وتعالى ئەو سوپاسی خوای پەروەردگاری دەوێ و لوتفی خوا لەسەرە و خوا بۆ هەمومانی زیادکە دەڵێ پێنج خوشکین و خوشکێکمان لە ماڵەوە ماوە هەندە نەگونجاوە دادەگیان مادام ئەوش لە ماڵەوە ماوە ئەو ئافرەتانی کە لە ماڵ دادەمێننەوە یعنی نازێکیان هەیە خۆشەویستێکی تایبەتیان هەیە هەندێک جار ئەگە تەمەنی چوو بێتە پێشەوە خۆی بە مەغدور دەزانێ هەز بە ناڕەحەتێکی دەرونی دەکا ئێوە وا مەزانن کە لەگەڵ ئێوە لەگەڵ ئەو چوار خوشکایە خراپە نا ئەبێ زیاتر ئێوە دایکی ئامینە بە چاوی سۆز و بەزەی و ڕەحمەوە تەماشای ئەو خوشکاتان کەن کە لە ماڵەوە ماوەتەوە دوعای خێری بۆ بکەن کە ئینشاءالله هاوسەرگیریەکی باشی بەنسیب ببێ بڕواتان هەیە با بچێتە ماڵ و مێردی خۆی بزانە چەند لەگەڵتاندا دەگۆڕێ یعنی ژغیرەیەکی هەیە کەەوە چوار خوشکی سواز بۆ خوا لیان تێک نەدا لە ماڵی خۆیاندان لە ماڵ و مێردی خۆیاندان ئەم لە ماڵەوە ماوەتەوە تجاریوە ئەرکی لەسەرە کۆمەڵە خوشک لەوە چێ بەیەکەوە بچنەوە کۆمەڵە مناڵخوانی بڕێ و قەڵە باڵغی و ئیتر ئەمیش کچی ماڵە دەبێ هەموو ئەرکەکە بچێشێ حەز بە ناڕەحەتی دەکا بەڵام مانای ئەوە نی لە ئێوە تووڕەیە بۆیە ئێوە ئینشاءالله گوناهبار نابن بەڵام گوناهبار دەبن کە نەچن بۆ لای گوناهبار دەبن کە دوعای خێری بۆ نەکەن گوناهبار دەبن کە ئامۆژگاری خێری نەکەن نەسیحەتی خێری بکەن دەستی میهرەبانی و خوشکە گەورایەتی بێنن بەسام خوشکە بچووکەتاندا ئینشاءالله دڵنیایی بکەن خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتیش لەوی دەکاتەوە ئەویش ڕۆژ لە ماڵ و مێردی خۆیدا دەبێ بە هەمووان خزمەتیدایە و بابە دەکەن بۆیە ئەم شتانە بە ئاسایی وەرگرن یعنی بە ئاسایی وەرگرن لە ماندووبوونی زۆر خێزانە زۆرەکان هەموو دەچنەوە ئەرکەکەیان بۆ سەر شانی ئەوە ئەویش هەستێکی هەیە وەکو مرۆڤێک حەقی خۆیەتی وەکو کچێک ئەویش لە ماڵ و مێردی خۆیدا بێ و بۆی نەگونجاوە ئینشاءالله لە دوعای خێر بێ بەشی مەکەن دەستی سۆز و میهرەبانی خوشکە گەورایەتی بەسەرا بێنن ئێوە بە هیچ شێوازێک وا هەست مەکەن کە ئەو تووڕەیە ئێوە ئەو بابەتە لەبیر خۆتان بەرنەوە دڵنیا من ئەوە تووڕەیی ناو دڵ نییە ئەوە کاردانەوەی ژیانە کاردانەوەی ناخی خۆیەتی ئێ بە چی بڕێژێ بە من و بە تۆ بە خوشکەکانی خۆی بڕێژێ
ئیتر ئەم تووڕەبوونە بە ئاسایی وەرگن خوشکە باشەکەم سێمیان دەڵێ بناڵەکانە فێر کردووە الحەمدولله تەمەنیان 3-4 ساڵ دەڵێن چێ کۆشکی بەهەشتی دەوێ چێ ڕەزامەندی ئەڵڵای دەوێ دەبێ بڵێ سوبحان الله بڵێ الحەمدولله ئەرە وەڵڵا ئەوەی دڵی پاداشتم بۆ هەیە بە دڵنیاییەوە ئەو وەلەدین صالحین ئەوەیە منداڵی ساڵح ئەوەیە دایک و باوکەکە بە تایبەتی دایک مامۆستای یەکەمە زۆر کەس بەداخەوە دەڵێن فڵانکە ژنی ماڵەوەیە ژنی ماڵەوە بۆ بابە ژنی ماڵەوە کەمە ژنی ماڵەوە مامۆستای یەکەمە مەلای ماڵەوەیە مفتی ماڵەوەیە چێژلێنەری ماڵەوەیە دایانگەی ماڵەوەیە مامۆستا و پەروەردەکاری یەکەمی ماڵەوەیە ژنی ماڵەوە زۆر بەڕێزە بە تایبەتی کاتێک کە منداڵەکانی خۆی بە خێویان دەکات بە تایبەتی وەکو دایکی ئامینە ڕەحمەتی خوا لێبێ ئەرە وەڵڵا ئەو مناڵانە حتا ئیشەڵڵا تەمەنیان پڕخێر و بەرەکەت بێ و خوا بیهێڵێ بۆت و بەر چاوڕۆشنی بن بۆت و داری بەبەر بن بۆ دادەگیان ئینشاءڵڵا حتا ئەوان زیکری خوا بکەن بەبێ ئەوەی لە خێری ئەوان کەم بێتەوە جا ئیشەڵڵا گەورە دەبن تەمەنیان دەبێ ئەوان مناڵەکان فێری زیکر و یادی خوا دەکەن تۆ لە قەبرەکەشە ئەجر پاداشت بەردەوام بۆ دێ ئەمە سەدەقەی جاریە خۆزگە هەموو دایکێک ئەو وشە جوانانە سبحان الله الحمد لله الله أكبر ئەم سڵاوەتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم جا مناڵ وەکو نەقشی سەر بەردوایە بەخوا لە مناڵیەوە زمانت بە زیکری خوا ڕاهات نەک بە زمان بەم کۆمەڵە وشەی نەشیاو کە ئینسان لە ڕووی هەر باسییان بکە ئینشاءڵڵا دایکی ئامینە نمونەت زۆر بێ و پاداشتت بەردەوام دەبێ خوا ئەولادەکان بۆ ساڵحکە لەگەڵ ڕۆڵی ئێمە هەموو موسڵماناندا